زنجیرەیەک تەقینەوە لە وڵاتی سریلانکا بە سەدان کوژرا و برینداری خستەوە. هەش تەقینەوە کۆلۆمبۆی پایتەختی سریلانکا و چەند شارۆچکەیەکی دەوروبەری گرتەوە بە پێی قسەی وتەبێژی پۆلیسیش ئاماری قوربانیەکان بۆ 207 کوژرا و 450 بریندار بەرز بۆتەوە. ئاژانسی هەواڵی فرانس پرێنس لە زاری پۆلیسەوە بڵاوی کردەوە 35 کەس لە کوژراوەکان کەسانی بیانین. ژمارەیەک لە تەقینەوەکان لە نێو کەنیسەدا ڕوویان داوە لەو کاتەدا کە بە سەدان کەس لە پەیڕەوانی مەزهەبی کاسۆلیکی ئاینی مەسیحی بۆ یادکردنەوەی بۆنەی جەژنی فسوح لەوێ کۆبووبوونەوە. با پێی زانیاریەکان دوو تەقینەوە لە کەنیسەی سانت ئەنسۆنی لە کۆلۆمبۆی پایتەخت، تەقینەوەیەکی دیکەش لە کەنیسەی سانت سیباستیانی شارۆچکەی نیگۆمبۆی باکووری پایتەخت و تەقینەوەی سێمیش لە ناوچەی پاتیکالووا ڕوویان داوە. جگە لەوەش لە چێشخانەی سینامۆن گراند هۆتێل لە نزیک بارەگای سەرۆکوەزیرانی سریلانکا تەقینەوەی دیکەش ڕووی داوە. دوا بە دوای تەقینەوەکانیش ئەنجومەنی باری لە ناکاو بە سەرۆکایەتی سەرۆکوەزیران کۆبووەوە و قەدەغەی هاتوچۆی لە تەواوی سریلانکا ڕاگەیاند و تەواوی تۆڕا کۆمەڵایەتەکانیشی ڕاگیران. سەرچاوەکانی هەواڵ گواستیانەوە کە هێزە ئەمنیەکان لە میانەی هەڵکوتانە سەرماڵێک لە پایتەخت 7 کەسیان بە گومانی بوونی پەیوەندیان بە تەقینەوەکانەوە دەستگیر کردووە. پێشتریش وەزیری دەوڵەت بۆ کاروباری بەرگری ڕایگەیاند کە تەقینەوەکان تیرۆریستین و ناسنامەی بکەرانیشی دیاری کراون. تا ئێستا حکوومەت و هێزەمنیەکان با فەرمی ناوی هیچ ڕێکخراویان لایەنێکیان نەهێناوە کە لە پشت تەقینەوەکانەوە ببن. سریلانکا یان سیلان وڵاتێکی دوورگەیە داکەوێتە باکووری زەریای هیندی و باشووری نیوە دوورگەی کیشوەری هەند لە باشووری ئاسیا. سریلانکا لە شوباتی ساڵی 1948 نیمچە سربەخۆیی لە داگیرکاری بەریتانیا وەرگرتووە. دانیشتوانی وڵاتی سریلانکا 21 ملیۆن کەسن، بۆ لە 170 بودی و لە 112 هیندۆس و لە 110 موسڵمان و لە 107 مەسیحی دابەش بووە. بەهۆی ئەوەی زۆرینەی سەنیحالی بودی دەسەڵاتدار لە سەرەتای سربەخۆبوونی سریلانکاوە گەلی تامیلیان پەراوێز خست، لە کۆتایی هەفتەکانی سەدەی ڕابردووەوە شەڕی نێوخۆ لە نێوان پڵنگەکانی تامیل و دەوڵەت دەستی پێکردووە. هەندێک جار تیرۆری کەسایەتەکان و خۆتەقاندنەوە بەخۆوە دەبینێ. بە پێی ئامارەکانی نەتەوەگرتوەکانیش لەو شەڕە نێوخۆیەدا کە زیاتر لە چارەکە سەدەیەکی خایان 80 بۆ 100,000 کەس لە وڵاتەدا کوژران و زیاتر لە 1 ملیۆن کەسیش ئاوارە بوون.